تەلەبە ژمارە وششم دەکرد لە وازی لێ ناین هەتاوە پوڵ یەکێکی بەجێری ئەگەر خورما لە ماڵ دیریت ئەو ماڵە دی بەرەکەتە و ڕزقی ناوڕی 25 ساڵ دەوێت ئەو کارە دەکەم 6 ساڵەوە دروست کردی هێشتا هەرمووە دا ئەیوارێم شغڵن دەرم ماڵە ئافرەتێکی زۆر سەردانمانە کاسیارەکانیان لێرە ئەشۆن حەزم لێ بوو کە ئیشی خۆم هەبێت حەز دەکەم ببینە وڵاتێکی خاوەن پیشەسازی خۆمان پێم خۆشە خزمەتکاری خەڵکی بکەم ئەم کانە بەردەم خۆی دروست کردووە بڕست خەڕستە بۆم عالەمی دروست کردووە کە پێی بژیە